کاتتان باش لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری کولتوری هەفتەوە هاتوین و گرنگترین بابەتەکانمان بۆ ئامادەکردوون. بەمەبەستی پەرەپێدانی هونەری کۆمێکس لە کوردستان و لە عێراق لە نێو کارگەی جگەرەی سلێمانی ستۆدیۆیەکی تایبەت بەکردنەوەی خولی ناساندنی ئەو هونەرە کراوەتەوە کە لەلایەن چەند هونەرمەندێکەوە کارەکە ئەنجام دەدرێت بە هاوبەشی لەگەڵ هونەرمەندانی بیانی تاوەکو بتوانرێت ئەم هونەرە زیاتر لە کوردستان پەرەی پێ بدرێت. لەگەڵ پرۆژەی ناساندنی هونەری کۆمێکس لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراقیش خولی تایبەت بۆ ئارەزوومەندانی ئەو هونەرە دەکرێتەوە. ئیشی ئەم ستۆدیۆی ئێمە ئەوەیە کە بتوانین پەرە بە هونەری کۆمیکس بین لە کوردستان و لە بەشارەکانی کەشی عێراق یارمەتی ئەوانش بین. یەکێک لە ئیشەکانمان بە بەردەوام بتوانین ساڵانە وەرکشۆپ بکەین بۆ هونەرمەندانی ئەوروپی یا هونەرمەندە پرۆفشنەڵەکان کە بێن لێرە ئەو کەسانی کە حەزیان لە فێربوونی هونەری کۆمیکسە پەرە بە تواناکانیان بێت. پار چەند وەرکشۆپێکمان کردەوە لە سلێمانی و هەولێر. ئیمساڵیش بە هەمان شێوە لە هەولێر وەرکشۆپێکمان هەبوو، ئێستا لە سلێمانی هەمانە و هەفتی داهاتوو لە بەغا ئەیکەین و هەم دیسانەوە دوو ماین کە لە شەنگالیش لەوانە چەند پرۆژەیەکی وەرکشۆپی کە بکەین. یعنی ئیشی ئێمە لەم ستۆدیۆ ئەوەیە کە لەلایەک یارمەتی ئەو خوێندکارانە ئەو فێرخوازانەی کە هونەری کۆمیکسەکەن یارمەتیان بین لەلایەکی کە ئەم قاعەیە هۆڵێکی کراوە ئەبێ بۆ هەر کەسێک کە حەزی لە هونەری کۆمیکسە بەردەوام بتوانێت لێرە ئیشکات و ئێمە بتوانین داخوازێت تەکنیکیەکان یان یارمەتی زانیاریان بێت. ئیشەکەی ئێمە بۆچی لە ئێستایە کە هونەرمەندی بیانی بانگشتەکەین لەبەرەوەی هونەری کۆمیکس لە عێراقا ئەو نەوعی ئێمە ئەیکەین هونەرێکی تازەیە، یعنی کەسی زۆر پرۆفشنەڵمان نییە کە بانگ ئەو وەرکشۆپەکان بڵێتەوە. بۆیە لە سەرەتایە هونەرمەندی بیانی داوەتەکەین بۆ وەرکشۆپەکان بڵێتەوە، بەڵام ئیشەکەی ئێمەوەیە کە ڕاهێنان بە گەنجەکان بکەین کە ئەوان بتوانن چەند ساڵێکیتر ئەوان وەرکشۆپەکان بڵێنەوە ئەوان ترێنینەکان بکەن. تەقینەوەی خەونەکان لەلایەن کچانی باخی میرەوە لە شاری هەڵەبجە ماوەی چەند ڕۆژێکە خوێندنەوەی بۆ کراوە و هەستان بە گفتوگۆکردن لەسەر کتێبەکە لە کتێبخانەی هەژار مکوریانی بە ئامادەبوونی نووسەری کتێبەکە ئیدریس عەلی. لەگەڵ کۆمەڵێک گەنج و کچانی باخی میر ئەستاین بە کردنەوەی کۆڕێک بۆ بەڕێز ئیدریس عەلی بۆ کتێبە نوێی کە چاپی کردووە. هەڵبەت گرنگە کە خوێندنەوە و نووسین و نووسەران هان بدرێن بۆی بنووسن، چکەوە کە زانین هەم لەم شارە و لە شارەکانی تر خوێندنەوە بەرەوکزی و لاوازی ئەڕوات و هیچ پلانێکی وا لە ئارایان نییە بۆی کە بتوانرێت گەنجەکان بهێنرێنە ناوە بۆی بخوێندنەوە. وەکە زانین لە هەموو وڵاتێک خوێندنەوە گرنگێکی باشی هەیە، هەموو شۆڕشانێک کە ڕوویانیەوە سەرچاوەکان خوێندنەوە بووە. بۆ ئێمەش بە گرنگمان زانی کە ئەمڕۆ بەڕێز ئیدریس عەلی بێنین چکە ڕۆمانێکی نووسیوە بۆی هەوڵ بین کە گەنجان بێنیان و کەسانێک کە سەرەتا خوێندنەوە یان کتێبیان نەخوێندوێتەوە بێن و ببینن بزانن ناو کتێبەکانە چییە گوزەرێ، گرنگی کتێب چییە، ئایا نووسەران بۆ ئەنووسن، واتە هەوڵمانیاوەکە بەریەکەوتن لە نێوان نووسەران و خوێنەرانە دروستکەین.
دیارم گروپە وەکو عنی عادەتی خۆیان چالاشی خۆیان ناو بەناو کتێبە خوێن و گفتوگۆی بۆکەن من لێرەم ڕۆ ئامادە بووم بۆی گوێ لە سەرنجی ئەو خوێنەرانە بگرم بەگشتی گفتوگویەکی خۆش لەسەر کتێبەکە کرا هەم هەندێک سەرنجە بوو کە خۆم وەڵامی سەرنجەکانی مایەوە هەندێک ناڕوونیەک لە کتێبەکە هەبوو بۆ خوێنەرکە بۆیان ڕوونکردنەوەم باە بەگشتی گفتوگویەکی خۆشمان کە سوود بەخش بوو ئەم گرنگی ئەم گفتوگویانە لەوایە کە هەمووان پێکەوە هاوبەشین لە دروستکردنی ڕایەکدا مەرج نییەوەی کە من سەری کتێبەکەم هەموو ڕاستیەکان لای منە ئەوەی کە من وتومە تەواو هەموو شتێکەمەیە و بۆ خوێنەریش کاتێک کە کتێبەکە خوێنێتەوە پێی وابێ هەر ئەم خوێنەوەی ئەم بۆ ئەم کتێبە ڕاستە. لە ناوەندی کولتوری شاری مولهایم لە ئەڵمانیا پشتیوان مەحموود کۆمەڵێک تابلۆی پیشاندا کە وێنەی ژیانی کورد و گوزارشتکردن بوو لە ئازارەکان و بارودۆخی ئاوارەکان. ئەم پێشەنگەیە دووەم پێشەنگەیە لە ئەڵمانیا ئەم هونەرمەندە بیکاتەوە. ئەو پێشەنگای ئێستا لێکراوەتەوە پێشەنگای تایبەتی من دێت سێنترالە بە هاوکاری کۆمەڵێک کەسی ئەڵمان یەک لەوانە سەرپەرشتی ئیشەکانی من دەکا بە ناوی ماکس کۆمەڵە ئیشانە بەردەوام ئەو ڕێزکەی و ئیشانەی من لەسەر کێشە و مەعاناتی گەلی خۆمان زیاتر کورد لە ڕێگای هەندەران ئەو کۆچبەرانی ئێرانە زیاتر ئەو ئیشانەی من زیاتر لەسەر ئەو شتانەیە وام کرد ئەڵمان زیاتر بەو شتانەی مەش ئاشنا بن بەو کێشە و مەعاناتانەی کورد ئاشنا بن. Arbeiten vom Peshte waren so begeistert, dass wir gedacht haben... ئێمە زۆر سەرسامین بە کارەکانی پشتیوان ویستمان دەرفەتێک بۆ وێنەکانی بڕەخسێنین کە کارەکانی لە شارەکەمان نمایش بکات. خەمباری کردم کە بینیم چی بەسەر ئەو خەڵکە هاتووە. لەلایەک وێنەکانی زۆر کاریگەرن و لەلایەکی ترەوە دەرگایەکی پڕ لە برین لە ناخما دەکاتەوە هەستێکی زۆر سەیرە. lösen die natürlich auch eine unheimliche Traurigkeit und so ein Mitgefühl aus. ئەوە دەبینن ئێستا سیرامیک و ڕەش و سپی و هەتا ئەلوانی شتیدەیە وێنەکەش دەتوانێت هەموو شتەکان تاقی بکاتەوە چونکی هەمووی لە ڕێگای قەڵەم و ئەلوان و ئەو شتانەیە دەتوانی ینی تاقی بکەیەوە بەڵام من زیاتر ممارسم لەسەر تەختیت واتە ڕەش و سپی. گروپی شانۆ بۆ شانۆی سەرشەقام لە کۆیە نمایشی شانۆی منواز دەهێنمیان پیشاندا. شانۆیەکە لە دەرهێنانی هونەر تەهیرە و ناوەڕۆکی شانۆگەریەکەش باس لە کەسێکی ئالوودەبوو بە مادەی هۆشبەر دەکات. سارەش ئەڤینی شانۆکار لە نمایشەکەدا ڕۆڵی کەسێکی ئالوودەبوو بە مادەی هۆشبەر دەگەڕێت کە بەهۆی بەکارهێنانی ئەو ماددانە لە خێزان و ماڵ و منداڵ و کۆمەڵگا دابڕاوە.
شانۆیەکە باز لە کەسێکی توشبی مەمادەی هۆشبەر دەکات کە چەند ساڵێکە ژیرۆدەی ئەو مادەیە بووە واتە ئاڵوودە بووە بەڵام ئێستا بڕیاری بەوە داوە کە ئەو مادەیە چەندە خەتەرناکە لەسەر ژیانی بەرەو ئاراستەیەک بردووە کە تەواوی خۆشیەکانی لەدەستداوە دابڕاوە لە ماڵ لە خێزان لە کۆمەلگا لە هەموو پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ژیانی دابڕاوە بۆیە بڕیاری داوە بگەڕێتەوە نێوژیانی ئاسایی و دووبارە بگەڕێتەوە لەو ماڵ و منداڵەکەی و واز لە بەکارهێنانی ئەو مادەیە بهێنێت. ئەو زۆرە شانۆیە بە جیاواز لەگەڵ شانۆی ناوهۆڵ پەیوەندیەکی تون دەگەڵ بینەر دەبەستێت. بینە ڕاستەخۆ بەشداری نمایشەکە بکات. ئەگەر جەنابتان بینیتان لە نمایشەکە چەندین کەس بەشداری نمایشەکە کرد. هیچ کام لەوانە ستافی نمایشی ئێمە نین. تەنیا ئەو دوو ئەکتەرە ستافی نمایشن ئەوانی تر خەڵکی ئاسایین بەشداری دەکات. بۆیە ئەو بەشداریکردنەوە ئەو پەیوەندی بەستنەی ئەکتەر لەگەڵ بینەر و نزیکتر زیاتر وا دەکات کاریگەری بخاتە سەر بینەر تاوەکو بابەتەکە باشتر و زووتر بگاتە هۆش و هزری بینەر. نزیکەی 2 هەفتە ینی دەتوانم بڵێم 2 بۆ 3 هەفتە دەبی بەردەوام پرۆڤە دەکەین شەو ڕۆژ تاین شتێکی باش پێشکەشی کەناڵەکەی جەنابتان و خەڵکیش کرد. بەتەنیاوە ئیشی شانۆکار نییە کە هەوڵ بدا خەڵک تاویەکە نووسەرەکان بە قەڵەمەکانیان مامۆستانی مزگەوت ڕێگەی میبەرەکانیان مامۆستانی دیراسی لە خوێندنگا و قوتابخانەکان هەروەها ئیرشادات و ڕێنمایی باوکو دایک زیاتر بێت لەگەڵ منداڵەکانیان ئەوانە هەمووی زەڕۆڕن هەمووی گرنگە بێگومان لە بەرنامەماندا هەیە لە کوێ لە هەموو ناوچەکانی تر لە هەر شوێنێک ئێمە بە زەڕوری بزانین دەچین و ئیشی تێدا دەکەین سەبارەت بە بەکارهێنانی مادەی هۆشبەر. کەسایەتیە ناودارەکانی کورد تێکەڵبوونی کورد بە نەتەوەکانی دیکە و چۆنێتی پێکەوە ژیان بابەتی سەرەکی ژمارەیەک لە کتێبەکانی نووسەرێکی کووردە. ڕۆهات ئەلاکۆم خەڵکی باکووری کوردستانە نزیکەی 20 کتێبی لەسەر بایۆگرافیای ناودارانی کورد نووسیوە. کتێبەکان بە زمانی کوردی و تورکی و سویدین. ڕۆهات ئافرەتی کوردی بێبەش نەکردووە. کتێبی تایبەتی نووسیوە دەربارەی ئافرەت لە فۆلکلۆری کوردیدا. Navê Rohat Alakom ez Kurdên ji Kurdistana Bakurim li bajarê Qersê hatime dinyayê. Qers li serhedê dimîne li wira min xwendina xwe ne pêşî navên wira qedan paşê çûme Enqerê min wira 4 sala di üniversiteyê da xwend. Piştî me xwend ez derketim Ewropayê 2 sala li Almanyê mam, 2 sala li Bulgaristanê mam. Sala 1980 sisyan hatım Swêdê ji wê salê hetanê niha jî li Stockholmê dimînim. Hetanê niha qasî 20 pirtûkê min kitêbê min derketine bi zimanê Kurdî, Tirkiyê û pirtûkê min jî bi zimanê Swêdî derketine. Hem pirtûkê me hene ser navdarên Kurd wek Yaşar Kemal, Saîdî Kurdî, Şerîf Paşa insanên wa xebatên biyografîk wek nasname didim nasandin van kesan. Tekiliyên Kurd, Türkan, Kurd, Swêdiyan. Pirtûka min bi Tirkî derket
Nave bi Türkiye Kürt Kadınları Teali Cemiyeti Kürdi Komeleya Peşketina Jinin Kürt. Ev komeleya tam beri 7 sali li İstanbul'e jaliye jinin Kürt da hatiye damezarandın, hatiye avakırın, saz buye. Beri veya tüt cavkani tünün ku nişan dedin, jinin Kürt, komelek, saziyek, çekirine, faaliyetek pek anine. Jinin malbata zapsuyan evji Kurdin Türkiye'ne gelek jinin malbatendin de nav ve komeleda nav refem ve komeleda cih girtine lebele ve kunzanın le Türkiye le hemberi Kurdan hartım zor desti eriş o betahamülük heye. Yek jivan beşin van xebatan hin tişten ez xazım tiştin ku bi Türkiye derketine wana bikim wergerinim Kürdi zaroktiya min gelek hoş derbasuli Kürdistan'ı hişi min hafızaya ma hartım uraya ez li Swed edicim ama gelek caran roy belki çen caran zarok salin zaroktiye salin xortaniye den berçave min gelek tiştin ku ez bikarım binivîsim hene ez bawer dikim dor hatiye ve yeke ez sala te şestu pên saliya xwe tij dikim taqewittim êdî ez ê dest bi nivîsîna bîranên xwe bikim. هونەرمەندان زۆرجار ئامانجی گەورەیان هەیە و لە هەوڵدا دەبن بۆ گەیشتن بەو ئامانجە. ژمارەیەکیان هونەر لە پێناوی هونەردا دەکەن، ژمارەیەکی تر هونەر لە پێناوی جوانیدا دەکەن، بەشێکیشیان هونەر لە پێناوی خۆیاندا دەکەن. ڕەشید عەلی پەیکەرسازێکی شاری دهۆکە و یەکێکە لە دامەزرێنەرانی پەیمانگای هونەرە جوانەکانی شارەکە میوانی ئێمە دەبێت لەم ئەڵقەی کۆواردا. سيد رشيد هر نياسم رشيد علي سال 1966 الباجر دهوی کشده‌ای که خوب دایی بودم خواندن خویا دست پیکی و کسرتای دهوی کم دیمایی کنایه خواندن بعدینان نابنجی هل مم آلان مل دهوی کم دیمایی کنایه و کو هر کسک کو حزه هنری دفعی رغم سر وان کودان توی وقتی لسالت هشتیا از گروپا که حوالا من پیمانگه هل بجات السليمانية خوشبختانه صاد ما ورقتم الويري صالح اشتباكي من خواندنا خو بحيمانجه هبني بديماي نال السليمانية صالح اشتباكي البشي بعكري ديماي كاتب هيكل دف جواکی مدا سوکتر تیته حساب کنم پلاستی هرچند نوکه او دیواره ها تشکاندن خلک یه تیجشتی کو او ثقافه هنری دف پیدا بی کو هزاران هاتی گوهرین سربی لیمن جلک باجاری دب حقت مشیای او حزل او خیالات سریم دا اس بری ببینم یکم کاربن پیکری که من بو باجر دهوی که دانای پیکر احمد خانی سال 84 می دست پیکر جه اسفه داخل یعنی نه تفکرن توی کلی از درکتم
یه زمانی کرد احمد خانی بود من معهد خلاص که او باز در کردم تقریبا 7 سال از ویری نبود لیستر اندرا از شام واردین یه هنری از بگیرم جانبی وکو نگار که چت خواست وی دلی بده که از شام خودی دابی من خطابت من خوش بنا تابت من حجت اگه تو بگم والله پیکل ویری انا شی بگن دلی با من پیشمرگاتی از به تماس فراستم چه بی من پنابر بیدا بورا خکیدی از الشام مجموعه پیکر بود باجر خود درست کردم یکش مانا بود جارادوی پیکر زمان احمد خانی سيدة صالح يوسفي ملا المرمائي صادق بهاءالدين هندك شوية ما مشتركة براسي ما يبيك بيكري قال جروبا كي هوالا من رزبون هنا ونافيج لنا ينم بيكري بارزانيا بينو كدانا بالبرونزي حجم المازن يس صبري بوطاني وإحسان ولي باشا دو بەرگەمان دەربارەی خانمەنووسەرێکی کوردە. ڕێواز ئەحمەد لە ساڵانی حەفتاکانەوە دەستی کردو بە نووسینی چیرۆک و شەعر. ڕێواز توانیوەتی بەپێی تەمەنی خوێنەر نووسینەکانی جیا بکاتەوە. زیاتر لە 50 کتێبی بۆ منداڵان نووسیە و بەپێی تەمەنەکان دابەشی کردوون. تا ئێستا 5 ڕۆمانم نووسیوە بۆ گەورە ساڵان کۆمەڵە کورتە چیرۆکێکم بڵاو کردوتەوە کتێبێکم بڵاو کردوتەوە لەسەر کۆمەلگایەکی بێتوند و تیژی دوو کۆمەڵە چیرۆکی تۆلستۆیم لە ڕووسیەوە کردوتە کوردی لە هەمان کاتا 50 کتێبم بۆ منداڵان نووسیەوە و بەلای منەوە گرنگی ئەم کتێبانە لەوەدایە کە بۆ تەمەنە جیاوازەکان نووسیمە و لە هەمان کاتا هەوڵم داوە بۆ هەر تەمەنێک زمان و بابەتێک بەکاربێنم کە بۆ ئەو تەمەنە گونجا بێت. ڕۆمانی گوڵشیای ڕۆحەکان لە ڕاستیە ڕۆمانێکە تایبەتە بە ئەنفال. ڕۆمانی پێنجەمم ڕۆمانی پرتەوی لێکترازانە کە باسی کۆچی منداڵانەکە بۆ ئەوروپا و لە هەمان کاتە باسی ئازارەکانی خۆم ئەکە وەکو دایکێک لە کاتی لە دەستدانی کوڕەکەمدا چییە. جگە لە ڕۆمانی گەورە لە ڕاستیان من کتێبی منداڵانم نووسیوە نزیکەی 50 کتێبم نووسیوە تا ئێستا و یەکەمین پرۆژە لەگەڵ دەستگای موکریان لە هەولێر دەستی پێکرد کە لە 30 کتێب پێکاتبوو بۆ منداڵی تەمەنە جیاوازەکان بۆ نمونە لە تەمەنی 1 ساڵی هەتا 5 ساڵی لە تەمەنی 6 تا 9 لە تەمەنی 9 هەتا 12 کتێبەکان باسی بابەتی جیاوازەکەن بەشێکیان کتێبی فاکتەیە بەشێکیان چیرۆکن بۆ مناڵان بەڵام ئەم چیرۆکانە بە شێوەیەک نووسراون کە زمانەکەیان بابەتەکانیان لەگەڵ تەمەنی منداڵەکاندا بگونجێ. 30 کتێب و دەستگای موکریان وەکو پرۆژەیەک چاپی کرد و بڵاوی کردەوە. پرۆژەی دووهەمم بۆ منداڵان 10 کتێب بوو کە بە ناوی دیدۆ و دلۆوە کە دوو کەروێشکن باسی خێزانێکی کەروێشکەکە کوڕ و کچێک و دایک و باوکێک لێرەدا هەوڵم داوە ئەو گرفتانە یا ئەو بابەتانە باسکەم کە منداڵ بەلایە و گرنگە لەو تەمەنەیە. پرۆژەی سێهەمم بۆ منداڵان 5 کتێب بوو کە لێرە بۆ تەمەنی 6 تا 9 ساڵە نووسیومە و زیاتریش لێرە باسی ئەو بابەتانە ئەەکەم کە بۆ منداڵ گرنگە لەو تەمەنەیە بۆ نمونە من برایە کەم دەوێ کە باسی ئەوەکە چۆن منداڵ حەزەکە کە برایە خوشکێکی بچووکی هەبێ.
دوا پرۆژەم کە 5 کتێب بوو بۆ منداڵانم نووسیوە لەو باوەڕم ئەم 5 کتێبەی کۆتا لە ڕووی کڤەلیتێ و لە ڕووی ناوەڕۆکەوە لە هەمویان باشترن. لەم کتێبانە زیاتر باسی ژیانی منداڵەکەم کە دەست ئەکەن بە قوتابخانە.